بەڵێتر هێرشەکان بۆ سەر بنکەی هێزەکانی ئەمریکا هاوپەیمانان لە عراق زیادی کردووە لە ماوەی ساڵی 2020 بۆ 2021 ئەم هێرشانە بەردەوام زیادی کردووە وای کردووە کە ژمارەیەک لە بنکەکان چۆڵ بکرێن ژمارەی سەربازەکانیش کەمتر بکرێتەوە پێ و پلانە استراتیژیەک کە ئەمریکا هەیەی من لە گرافیکێکدا زیاتر ڕوونکردنەوە دەدەم و دواتریش میوانێکم دەبێت کە لەسەر بابەتە لەگەڵ میوانەکەم قسە دەکەم بەڵام ئەمەوێت سەبارەت بە بنکە ئاسمانیەکان قسە بکەم ئەو بنکانی کە هی سەربازانی ئەمریکان بەڵام لە نێوان ساڵانی 2020 بۆ 2021دا چه گۆڕانکاریکی بەسەردا هاتووە و چۆن کرانەتە ئامانج لەلایەن هێزەکانی چەکدارانی سەر بە ئێران و هەروەها و هێزانەی کە لە عراقدا وەکو میلیشیا چەکدارەکان ناویان دەبردرێت لە ساڵی 2020 ژمارەی لەو بنکانە چۆڵ کراون بەڵام کۆمەڵێک گۆڕانکاری بەسەر ژماری سەربازەکانیشدا هاتووە لە کانونی دووەمی 2020 بوو کە پەرلەمانی عراق بە زۆرینەی دەنگ کە لەژێر گوشاری شیعەکان داوای دەرکردنی هێزە بیانیەکانیان لە عراق بەگشتی کرد و ئەم داوایە لە پەرلەمانەوە پەسەند کرا ئەمە لەژێر گوشاری وڵاتانی دیکە و هەروەها میلیشیا چەکدارەکانی سەر بە ئێران و بە تایبەتی و میلیشیانەی کە لە عراقدا چالاکیان هەیە بەڵام ئایا ئەمریکا لە عراق دەکشێتەوە ئەم هێرشانەی کە بۆ سەر ئەمریکا ئەنجام دەدرێن چ ئاماژەیەک دەگەێنن من ئاماژە بە هێرشەکان دەکەم لە ساڵی 2020 ئەو هێرشانە کە بۆ سەر بنکەکانی ئەمریکا لە عراق ئەنجام دراون لە سێ مانگی یەکەمدا 19 هێرش بۆ سەر بنکەکانی ئەمریکا و هاوپەیمانان لە عراق ئەنجام دراون هێرشیان بۆ سەر ناوچەی سەوز بووە کە ناوچێکی گرنگی سیاسیە کە باڵیۆزخانەی وڵاتانی تێدایە و هەروەها شوێنە دیپلۆماسی و سیاسەکانی عراق لە ناوچەی سەوزی بەغدایە دەهێرش لە مانگی سێ مانگی یەکەمی 2020دا بۆ سەر ناوچەی سەوزی بەغدا ئەنجام دراون سێ هێرشیان بۆ سەر بنکەی ئاسمانی بەلەد بووە گەورەترین بنکەی ئاسمانی هێزەکانی هاوپەیمانان و ئەمریکایە کە دەکەوێتە باکووری بەغداوە ئەو بنکەیە شوێنی چاکردنەوەی فڕۆکەکانی F-16ە ئەو فڕۆکە جەنگی F-16 کە لە دەستی سوپای عراقدان یا لە دەستی ئەو هێزانەدان لەوێ چاک دەکرێتەوە بۆ خزمەتگوزاری بۆ فڕۆکەکانی F-16 دانراوە سێ هێرشی ئاسمانی کراوەتە سەر بنکەی بەلەد هەروەها بنکەی سەربازی تاجی سێ هێرش کراوەتە سەر بنکەی سەربازی تاجی کە شوێنی مانەوەی هێزەکانی هاوپەیمانان و سەربازانی ئەمریکیە یەک هێرشیش کراوەتە سەر سەربازگەی کەیوان دەکەوێتە ڕۆژئاوای باکووری کەرکووکەوە 10 کیلومتر لە کەرکووک دوورە بنکەی سەربازی کەیوان کە شوێنی مانەوەی هێزەکانی ئەمریکا هاوپەیمانان بووە یەک هێرشیش کراوەتە سەر سەربازگەی گەیارە کە دەکەوێتە دووری ناوچەی گەیارەوە لە سەلاحەدین و یەکیش هێرش کراوەتە سەر سەربازگەی بەسمایە کە شوێنێکی گرنگی استراتیژیە و سەربازگەیە بەڵام ئەنجامدا سەربازێکی بەریتانی کوژراوە 14 سەربازی هاوپەیمانان بریندار بوون واسێ سەربازی عراقیش بریندار بووە لە ئەنجامی ئەو هێرشانەدا کە لە سێ مانگی یەکەمدا لە 2020 ئەنجام دراون بۆ سەر بنکە سەربازیەکانی ئەمریکا لە عراق بەڵام ئەگەر سلایدی دواتر ببینین لە سێ مانگی دووەمدا 15 هێرش کراون بۆ سەر ناوچەی سەوز فڕۆکەخانەی بەغدا سەربازگەی تاجی سەربازگەی بەسمایە کە پێنجیان لە ناوچەی سەوزی بەغدا بووە پێنجی بۆ سەر فڕۆکەخانەی بەغدا بووە ئەو هێرشانەی کە ئەنجام دراون ئەوەش زیاتر دوای ئەوەی کە ئەبوو بەکر بڵێن ئەبوو مەهدی مهندس و هەروەها قاسم سلێمانی لە نزیک فڕۆکەخانەی بەغدا کرانە ئامانج لەلایەن هێزەکانی ئەمریکا و فڕۆکەکانی ئەمریکاوە کوژران دواتر هێرشەکان بۆ سەر فڕۆکەخانەی بەغدا زیادیان کرد و هەروەها دوو هێرش بۆ سەر سەربازگەی تاجی بووە یەک هێرش بۆ سەر سەربازگەی بەسمایە بووە یەک هێرش بۆ سەر سەربازگەی سپایکر بووە و هەروەها یەکیش دامەزراوەی نوتی هالبێرتۆنی کردوتە ئامانج کە دەکەوێتە پارێزگای بەسرەوە بەڵام لە سێ مانگی سێمی 2020دا 19 هێرش ئەنجام دراون لە ناوچەی سەوز 7 هێرش بووە کە زیاتر باڵۆزخانی ئەمریکا لەوەیە ناوەندە دیپلۆماسیەکان گرنگەکانی بەغدا لەوێن 8 هێرش کراوەتە سەر فڕۆکەخانەی بەغدا هاوکات 2 هێرش کراوەتە سەر سەربازگەی تاجی کە ئەویش هەر لە دووری بەغدایە بەڵام سەربازگەیەکی گرنگی شوێنی مانەوەی هێزەکانی هاوپەیمانان و ئەمریکایە یەک هێرش کراوەتە سەر فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر کە لە ئەنجامی ئەو هێرشەدا ژمارەی زیانی مادی کەوتەوە لە فڕۆکەخانەی هەولێر کە ئەو هێرشانی کە کرا بە ئامانجکردنی بنکە سەربازیەکانی ئەمریکا و هەروەها سەربازەکانی ئەمریکا بوو لە دەوروبەری فڕۆکەخانەی هەولێر یەک هێرشیش کرا سەر سەربازگەی بەلەد کە وەکو ئاماژەم پێکرد گەورەترین سەربازگەی ئەمریکایە لە عراق بەڵام بابزانین کە لە ساڵی 2020دا لە سێ مانگی چوارمدا چەند هێرش ئەنجام دراون 5 هێرش بووە دوو لە ناوچەی سەوز بووە و دوو هێرشیان دوو کاروانی سەربازی ئەمریکای کردوتە ئامانج یەک هێرشیان لە فڕۆکەخانەی بەغدا بووە یەک هێرشی دیکە لە فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر بووە و هەروەها سەربازگەی بەلەدیشی کردوتە ئامانج کوژرانی یەک منداڵی عراقی لێکەوتەوە 5 برینداریش هەبووە کە خەڵکی مەدەنی عراقی بوون لە ئەنجامی هێرشەکانی سێ مانگی چوارەمی ساڵی 2020دا لە ساڵی 2021دا لە کانونی دووەم ئەو هێرشانە چڕتر بوونەتەوە بە تایبەتی دوای هەڕەشەکانی ئێران و ئەمریکا لە یەکتر و هەروەها ئەو میلیشیا شیعانەی لایەنگری حەشدی شعبی و میلیشیا چەکدارەکانی عراق هەڕەشەی دەرکردنی هێزەکانی ئەمریکا لە عراق دەکەن لە کانونی دووەمدا دوو هێرش ئەنجام درا باڵێۆزخانەی ئەمریکای کردە ئامانج
5 مەدەنی عراقی لەو هێرشەدا بریندار بوون لە ئەنجامی هێرشەکانی کانونی دووەمدا هەروەها هێرشی دیکەش ئەنجام دراون لە سلایدی دواتردا دەیبینین لە شوباتدا سێ هێرشکرانە سەر بنکەی ئاسمانی بەلەد کە گەورەترین بنکەی هێزەکانی هاوپەیمانان و ئەمریکای دەکەوێتە باکووری بەغداوە و هەروەها لە مانگی شوباتیشتا دوو هێرشکران کەمە نزیکترین ئەم هێرشانەیە کە ئەتوانین ئاماژەی پێ بکەین لە چەند هەفتەی ڕابردوودا لە فڕۆکەخانەی هەولێر 2 کەس کوژران و هەروەها 7 کەس بریندار بوون کە باڵێۆزخانەی ئەمریکاشی کردە ئامانج 14 کاتیۆشا بوون ئاراسی شاری هەولێر کران باڵێۆزخانەی ئەمریکای کردە ئامانج و هەروەها لە نزیک فڕۆکەخانەی هەولێریش کۆمەڵێک زیانی لێکەوتەوە بەرچەند گەڕێکێکی شاری هەولێریش کەوتن ئێستاش ئەمریکا هەڕەشەی تۆڵەکردنەوە لەو گروپ و ملیشیانە دەکات کە ئەم هێرشیان ئەنجامدا و ئێران بە پاڵپشتیکردن و هەروەها هاندانی ئەو هێرشانە ئەنجام دەدات کە کراوەتە سەر بنکەکانی لە عراق بەگشتی هەروەها ئەوانەی هەولێریش دەڵێت کە تۆڵە دەکەمەوە لە کاتێکی گونجاودا منەوێت زیاتر قسە بکەم کاردانەوەکان لە عراق بەردەوامن سەرۆکۆزیرانی حکوومەت یاریمی کوردستانیش ئاماژەی بەوە کردووە نابێت نێردە دیبلۆماتیەکان لە عراق بکرێن ئامانج ئەمە مەترسێکی گەورەیە بۆ سەر بەرژەوەندیەکانیان و بۆ سەر سیاست لە گشتی لە عراقدا من زیاتر قسە دەکەم میوانێکم لەگەڵا بەڕێز ناسر هەرکی بڕیاردەری لژنەی یاسایش و بەرگری لە پەرلەمانی عراق لە ستەدیۆ میوانم دەبێت زۆر بەخێر بێ ئەو هێرشانەمان بینی کە لە ماوەی ساڵی 2020 بۆ 2021دا کراونەتە سەر بنکە سەربازیەکانی ئەمریکا و هاوپەیمانان لە عراق بەگشتی هادی عامری سەدر وە کۆمەڵێک لە لایەنە سیاسیەکانی عراق کاردانەوەیان هەبوو بە تایبەتی کە دوێنێ شەویش بنکەی سەربازی و هەروەها فڕۆکەخانەی باڵێۆزخانەی ئەمریکا کران ئامانج لە ناوچەی سەوزی بەغدا پێتان وایە ئەمانە دەرەنجامی چین ئەم ئاڵۆزیە ئێستا عراق بۆچی دەگەڕێتەوە بۆچی بەو ئاسانیە بنکە سەربازیەکان و نێردە دیبلۆماسیەکان لە عراق دەکرێن ئامانج ئەو کاتت باش والله ئینسان ئەندە جارە بێ بە دوای هۆکارەکاندا بگەڕێ ئێمە هەمومان دەزانین کە داعش لە عراق پەرەیساند و دەسەڵاتێکی زۆر لە عراق هەبوو بەڵام کاتێکە هەماهەنگی هەبوو کاتێکە پێکە هاوکاری هەبوو کاتێکە بڕوا بە یەکتر هەبوو هێزە عراقیەکان لەگەر هێزی پێشمەرگ و هێزی هاوپەیمانان ینی توانرا ینی داعش وەکو هێز نهێڵێ بەڵام بەداخەوە ئەوانەی کە ئێستا نانەوێ عراق سەکانگیر بێ ئەوانە دەرجیان خستە لە نێوان ئەم یەک ریزەی کە هەبوو هەمومان دەزانین داعشیان لە دەوروبەری کۆ کردەوە کۆتاییان پێ نهێنا و جگە لەوە دەرجیان خستە ناو ئەم یەک ریزەیەکەوە لە 16 ئۆکتۆبەرەوە ئەمە ئاساواری ئەمە ماوە داعش توانی سوود لەو ناتەبایەی هێزە عێراقیان وەربگرێ توانی سوود لەو سەرچاوە بریارانەی کە لە هێزی سەربازی هەیە وەربگرێ توانیان سوود لە نەبوونی بریارێکی مرکزی فەرماندەی گشتی هێزە چەکدارەکان بەسەر هەموو هێزە چەکدارەکانی عێراق و بوونی سەرچاوەی قرار لە ناو هێزە سەربازیەکانی عێراقدا ئەمە هۆکارێکن کە عێراق ئەمڕۆ بە بارودۆخێکی زۆر ئالۆز و مەترسیدار دەڕوا ئەگەر بێت و ئەم سەرکردە سیاسەنەکە لە عێراق هەنە بیر لە بەرژەوەندی عێراق بکەنەوە بیر لە خزمەتکردن بگەنەوە ناکرێ بێنە سەر شاشەکانی تەلەڤیزیۆن بلێ وا دەکەین پێویستە ئەمانە ئەگەر بیانەوێ پاڵپشتی حکوومەت بن ئێمە ڕەنگە ئەوەی کە بینیمان سەرۆکی ئەنجومەنی وەزیران کە ئێستا هاوکارە و دەوێ ئەنی عێراق بگەڕێتەوە دۆخی خۆی عێراقیەکان هەست بە بوونی هاوڵاتی بوونی خۆیان بکەن بەڵام بەداخەوە هێزە سیاسیەکانی عێراقی هاوکار نین ئەگەر ئەو برادرانەی کە لەسەر شاشەکانی تەلەڤیزیۆن بیانەوێ سەقامگیری بگەڕێتەوە پێویستە ینی بیر لە پەراوێزکردن و یەکتر بەلاوانان بیلەوانەکەنەوە بگەڕێنەوە سەر مێزی گفتوگۆ بێن پێکەوە پێکاتەکانی عێراقی بە بێمان خۆشبی پێمان خۆشنە بێ عێراق لەسەر سێ ڕەکیزە ڕاوەستاوە کورد و سوننە و شیعە پێکەوە لەگەر هێزی هاوپەیمانان دەتوانن ئارامی بۆ عێراق بگەڕێن باشە ئەمریکا هەڕەشە دەکات کە لە کاتێکی گونجاودا وەڵامی گونجاویان بۆ هێرشانە دەبێت ڕاستەوخۆ ئێران و ملیشیەکانی سەر بە ئێرانیش بۆم هێرشانە تۆمەتبار دەکات کە لە ماوەی 1-2 هەفتەی ڕابردوو دایتر هەم لە هەولێر و هەم لە دوێنێ شەویش لە بەغدا بۆ سەر باڵێۆزخانەکەی لە بەغدا کاردانەوەی توندی ئەمریکای لێکەوتەوە ئەمریکا چۆن نەتوانێت تۆڵە بکاتەوە ئایا عێراق جارێکی دیکە دەبێتە گۆڕەپانی یەکلاکردنەوەی ململانەکانی نێوان ئەمریکا و هێزەکانی دیکە بڵێن هێزەکانی ئیقلیمی و ئەمریکا لە گۆڕەپانی سیاسی و سەربازی عێراقدا ئەو گروپانێک کە ئێستا ینی ئەم کردوانە لە بەغدا و لە عێراق بە شێوەیەکی گشتی و لە هەولێر ئەنجام دەدەن ئەوانە تا ڕادەیەک هەستیان کرد کە ئەو گۆڕانکاریکە لە دەسەڵاتی ئەمریکیدا هاتە ئاراوە ڕەنگە ئەو دەسەڵاتی ئێستا نەرمتر بێ ڕەنگە وەکو پێویست دژیان نەوەستێتەوە بۆیە تا ڕادەیەک ویستیان ینی بزان تا ئەمریکا تا چەند
ینی کاردانەوەی دەبێت لەسەر ئەو کردوانە ئەمە یەکێک لە هۆکارەکانە بەڵام ئەمریکا سیاسەتی ئەمریکا شتێکی نەگۆڕە یان ڕەنگە گۆڕانکاری هەبێت لەسەر کەسی یەکەم کە دەسەڵاتە بەڵام استراتیژیتیان ئەوەیە کە بێ بەغدا بێ عێراق سەقامگیر بێ بۆیە بە هەموو شێوەیەک ئێمە ڕەنگە ئەمریکا لەگەر ئەوە نەبێت کە بارودۆخی عێراق بەرەو وەزعێکی نادیار بچێ بەڵام لە هەمان کاتدا ینی ڕێزمان هەیە بۆ ئەمریکاش زۆر جار قسەی کردووە بەڵام کردارمان لە ئەمریکا نەبینی وەکو پێویست ڕەنگە نەهێشتنی داعش بڕیارێکی باشیاندا بەڵام قەت بڕیاری سەقامگیری عێراق تا ئێستا ئێمە نەمانیوە بە شێوەیەکی جدی هەبێ باشە کۆمەڵێک پرسی سیاسی گرنگ ئێستا لە عێراقدا هەن کە ڕۆژەفن بۆ نمونە هەڵبژاردننی پێشوەختە هەیە هێشتا حکوومەتی کازمی نەیتوانی وەکو پێویست وەڵامی داخوازیەکانی شەقام بداتەوە لایەنی شیعەکان خۆیانە ناکۆکن پێتان وایە لە ئێستادا ئەم گوشار خستنە سەر هێزە بیانیەکان بە تایبەتی هێزەکانی ئەمریکا لە عێراق و هەروەها لە هەرێمی کوردستانیش بۆچی دەگەڕێتەوە بۆچی بە دیاریکراوی کوردستان دەکرێتە ئامانج لەلایەکی دیکەشەوە هێزەکانی ئەمریکا لە عێراق دەکرێنە ئامانج والله هۆکار زۆرن یەکێک لە هۆکار هەرە سەرێکیکان ئەوانە ئێستا دەسەڵاتیان لە عێراقا تا ئێستا بڕوایان بە هەویەی نوێی عێراق نییە تا ئێستا نازان لە وڵاتێکی دیموکراتی پەرلەمانی تەعادودیدا دەژین تا ئێستا هەست ناکەن کە عێراق وڵاتێکی فەرەپێکاتەییە بۆی ئەمە یەکێک لە هۆکارەکانە هۆکاری دوام هەمومان دەزانین کاتێک کە هەڵبژاردن نزیک دەبێت مزایداتی سیاسی ڕۆل دەبینێ ئەوان هەندێکیان وا هەست دەکەن کاتێک کە دژی هێزی هاوپەیمانان کردەوە ئەنجام بدەن یاخۆ دژاتی کورد بگەن دەنگ دێنن بەڵام ئەمەش دیتیان لە انتخاباتی ڕابردوو نەیانتوانی ئەوانەی کە دژاتی کوردیان کردو ئەو دژاتی سەقامگیری عێراقیان کرد دەنگ بێنن من ئێمە لەسەر زاری سەرۆکی ئەنجومەنی وەزیران گوێبیست بووین کە گوتی ئەوەی هەیبەتی عێراقی نەهێشتووە ئەم کرداوانەی کە ڕۆکێتانەیە کە بەبێ هیچ هۆیەک ئاراستەی وڵاتانی بیانی دەکەن تا ڕادێک نەمانتوانە لە عیلاقاتی نێودەوڵەتیش بەرەو پێش بڕۆین بۆیە ئەم جۆرە کردوانە ڕەنگە ئێستا زیاتر بوونەوە ڕەنگە هۆکارێکی تریش هەبێ هۆکارێکیش مەسەر هاتنی پاپای فاتیکان ئەمیش قرار لە مانگی سێوە سەردانی عێراق بکات و ئێستا وەفدێکی گەیشتۆتە بەغدا و ڕەنگە سەردانی مەرجعی سیستانی کردبێ سەردانی بەرپرسانی عێراقی کردبێ یەکێک لە هۆکارەکانی ئەوش نەگەیشتنی ئەو یان نەهاتنی ئەو بیت بۆ عێراق ڕەنگە ئەو عاملێکی خێر و پێکەوەژیان بێت ئەمە چێک لە هۆکارەکان لە کاتێکدا کە کورد بەردەوام بە نیازپاکیەوە بەرامبەر بە حکوومەتی عێراق هەڵسو کۆتی کردووە لە هەموو بوارەکاندا چەو پرسە گرنگانەی کە لە نێوانیاندا جگەی وتوێژ و مشت و مڕاچەل لە کۆمەڵێک پرسی دیکەی ئەمنی و سیاسی گرنگدا بۆچی عێراق بەرامبەر بە هەرێمی کوردستان بەم شێوەیە مامەڵە دەکات بۆ تێکدانی سەقامگیری هەرێمی کوردستان بە جێبەجێکردنی دەستوورەیە دەکرێت ئەم هەوڵانە چارەسەر بکرێ ئەم کێشانە چه هەوڵێک لە پەرلەمانی عێراق هەیە جەنابەت بڕیاردەری لیژنەی ئاسایش و بەرگری لە پەرلەمانی عێراق ئایا چی کراوە بۆی کە ئاسایش بۆ هەرێمی کوردستان نەتوانرێت لەلایەن ملیشیا چەکدارەکانی عێراقەوە تێک بدرێت یا بکرێتە ئامانج بەگشتی بەداخەوە تا ئێستا لەناو پەرلەمان ئێمە هەندێک دەنگ دەبیستین ئەوانن کە عێراقیان بەم ڕۆگەیان ئەوانن کە لە سەرەتایەوەی عێراق ئەوانن ینی ناتوانن بلێم کوتلەیەک بە کاملی هەوە بەڵام لە زۆربەی هەرە زۆری کوت لە شیعەکان خەڵکێکی وا دروست بووە ئێستا یعنی بی لە بەرژەوەندی گەلی عێراق ناکە بی لە سەقامگیری عێراق ناکە ڕەنگەدا تا ڕادەیەک بڵێم یان ساحبی بڕیاری خۆشی نەبێ ڕەنگە ئەوەشی لەبیر نەبێ ینی ڕێککەوتن لەگەر کورد سەقامگیریە وەکو باسم کرد کە پێکەوە بووین چۆن توانیمان داعش نهێنین ئەوەی کە ئێستا ڕوودەدا ئەو بیرکردنەوە تەسکانەیە کە لە سیاسەتەکانی پێشتری عێراقی و بڕیار دەدرێ و کاری پێ دەکرێ بی لە نەدانی مافی کوردەکە و عێراقی گاندەوتە ئەمڕۆ ئەوانە دەبێت بزانن ئەوانە باجی ئەم بیرکردنەوە دەدان ئەگەر ئەوانە بگەڕێنەوە سەر مێزی گفتوگۆ بڕوان بە مافی نەتەوەکانی عێراقی هەبێ بڕیارێکی نیشتیمانی عێراقی هەبێ ئێمە دەتوانین عێراق لەم بارودۆخێکی ئێستا قورتاری ڕزگاری زۆر باشە بەڕێز ناسر هەرکی بڕیاردەری لیژنەی ئاسایش و بەرگری لە پەرلەمانی عێراق ڕاستەخۆ لە ستودیۆ لەگەڵم بووی سپاس بۆ